تقريبا صالي نود حاول دستم بيكر و لقل دوبرا كانم كقادر وكاك زمار وهر سيكشن هر شريك بين لا ولا را ماوي نزيق مانجيك حدودا مانجيك لآموزشي بون لتاران ولا كرت ولا شيراز لو سي شاران آموزشم دي بەڵام ئەو شتەی کە فێری بووم لەوێ دەتوانم بڵێم تقریبا 15% کارەکەی من لێ فێر بووم ما باقی کارەکەی لێرە ئیدی هەر کارن کردووە و مەسەلەن ئازمون خەتا بووە و شتمان لێ خەراب بووە و وردە تا ماوەی نزیک ساڵێک و نیو فقط تەمرین و ئەو جۆرە شتانە. کارەکەمان خەڕاتی و دکۆراسیۆنە یعنی دوو سەبکە هەم دکۆراسیۆنمانەیە وەکو مێز و جۆلۆمۆبلی هێندێک ڕووشووی و زەرفشووی ئەوانەمان هەیە هەم زروفی چوبین هەیە لە دکۆرەکەیدا و لە کاربردەکەشیدا. ئەمە زیاتر لە گوێز ئیسفادە دەکەین یعنی 95% کارەکانن گوێزن و شێوەی ئیشکردن و ئامادەکردنیشی تقریبا سونەتیە یعنی دارەکان بە شێوەی سونەتی ئیشک دەکەین کە تقریبا 6 مانگ تا 8 مانگ دەخایەن یعنی ئەوەندەی پێدەچی تا ئەو دارانە وشک دەبن دوای ویشکە دارەکە دێتە کارگای تقریبا 1-2 مانگ لە حاڵەتی نۆرماڵی خۆیدا دەبێت و دوایش بەرهەمی لێ دروست دەکرێت وەکو کاسە مەسەلەن وەکو شۆکۆلات خۆری تەختە هەموو شتێک. وڵی جا ئەوە هونەرێکی کۆنا و لە قەدەمیش ڕاهەر هەبووە لە ئێراندا لەنێو کوردەواری دایدی لە هەموو بەشەکاندا هەبووە و ئیسفادەشی زۆر لێکراوە بەڵام ئێستا چون نرخیان تۆزێک لەسەرەیە یعنی خۆراگریشی کەمترە بە نسبەت شوشە و بەرد و ئەوانە چون بە هەر حاڵ دار شتێکی زیندویە و فەرقی هەیە ینی ناتوانێت مقاومەتی بەقەدەوان بێت بەڵام چون زۆر شتێکی جوانە زۆر شتێکی تایبەتەوە لەگەڵ تەبیعەتیش تەماسی هەیە خەڵک زۆر کەڵکی لێ وەردەگری.